بحساب خاوەنی حکوومەتین خاوەنی پەرلەمانین. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت لە ئێستادا هەرێمی کوردستان نەک هەر خاوەنی دامەزراوەیەکی بەهێز نییە، بەڵکو لە بریەوە خاوەنی ژمارەیە قەیرانی کەڵەکە بووە کە دیارترینیان قەیرانی سیاسی و دارایی و کۆمەڵایەتی و قەیرانی نەبوونی متمانەی هاوڵاتیانە بە حکوومەت. هۆکاری هەموو ئەمانەشی گەڕاندەوە بۆ شێوازی خراپی حکومڕانی لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانەوە. بێگومان ئێستا هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیران و تەنگشتدا تێدەپەڕێ. قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری، قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی متمانە نەبوون بە یەکتر. خەڵک و هاوڵاتی کە متمانەی نییە بە دەسەڵات بە حکومڕانان و حکومڕانیش دەسەڵاتداریش گوێی نییە بێباکە گوێ ناداتێت کە هاوڵاتی خەڵک چی بەسەردێ لە چ معانات و ناخۆشی و گرفتێکدایە. ئەم قەیرانانە بەهۆی شێوازی خراپی حکومڕانیەوە پەیدا بووە کە ئەوە بۆ 27 ساڵ دەڕوا ئێمە بە حساب خاوەنی حکوومەتین خاوەنی پەرلەمانین خاوەنی دامەزراوەکانی خۆمانین. بەڵام یعنی لە کۆتاییدا مەبەستم کۆتایی کە تا ئێستا پێی گەیشتوین دەرهاوێشتەکانی ئەوە بوو کە کۆمەڵێک قەیرانی سیاسی پەیدا بووە، قەیرانی پەیوەندی سیاسی پەیدا بووە. ئەوە قەناعەتمەند ئەو تێڕوانیمانە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا عەبدوستار مەجید باسی لەوە کرد لەم دۆخەی ئێستای هەرێمدا کۆمەڵی ئیسلامی بەباشی دەزانێت پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکاندا بەهێز بکات. ئەمەش هەرگیز بە مانایەوە نایەت سازش لەسەر هەڵوێستە نەگۆڕەکانی ڕابردووی بکات. هاوکات کۆمەڵ پشتگیری و پشتیوانی هەر پرۆژەیەک دەکات کە خزمەت بە هاوڵاتیانی هەرێم بکات. ئەو پرۆژەیە لەلایەن هەر لایەنێکەوە بێت، ئیسلامی بێت یا عەلمانی. ئەم وتانەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە میانەی کۆڕێکدا هات کە ئەنجومەنی تەکێی کۆمەڵی ئیسلامی بۆی ساز کردبوو. بەردی بناخێن پرۆژەیە چۆن خاوەن نییە. ئێمە پێویستە زانین و هەنگاویشمان ناوە کە باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ لایەنەکان. ئێمە لە حکوومەت بین و لە معارەزە بین، ئێمە ئەو مەبدەئەمان کارێسە دەکەین قەناعەتێکە هەمانە کە باشترین پەیوەندیمان لەگەڵ لایەنەکان هەبێت. پەیوەندی سیاسی و دوو قۆڵی ویان چەند قۆڵی بۆ بەرژەوەندی ئەم خەڵک وڵاتەمان پێمان باشە و بە پێویستیش دەزانین. و ئەوە بەی شێوەیەک مانای سازشکردن نییە لەسەر هەڵوێستەکانمان و قەناعەتەکانمان. ئێمە لەسەر هەڵوێست و قەناعەتەکانی خۆمان بەردەوام دەبین. ومە هیواداریشم بەڕاستی هیچ دانێکیش خۆ بە ئێمە مەشغوڵ نەکا، کاری خۆی بکە، پرۆژەی خۆی هەیە بارەسە پرۆژەکانی خۆی بەردەوام بێ، پشتگیری هەر کەسێکیش دەکەین کە پرۆژەیەک هەنگاوێکی باش بنێ بۆ خزمەتکردنی ئەم خاک و خەڵکە. سەرەڕای چاوترساندن و ساختەکاری زۆری هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی ساڵی ڕابردوو لەلایەک و بەشداری نەکردنی ڕێژەیەکی زۆری دەنگدەران لە پرۆسەکەدا لەلایەکی دیکەوە، بەڵام ژمارەی کورسیەکانی کۆمەڵی ئیسلامی زیادی کرد. ئەمەش بەڕای چاودێرانی دەرەوەی کۆمەڵ بۆ هەڵوێستەکانی خودی کۆمەڵی ئیسلامی دەگەڕێتەوە لە ساڵانی ڕابردوودا. چاوەڕوانیش دەکرێت نوێنەرەکانی کۆمەڵ لە خولی نوێی پەرلەماندا زیاتر لە 7 کورسیەکەیان کار و پرۆژەیان هەبێت و خزمەت بە توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.